لسردمي پیغمبری خوا عليه الصلاة والسلام مسلمانان يك پارچە بوون. پیغمبری خوا عليه الصلاة والسلام پێشەوا و قودوە و ئیمامیانە، ئەوانی شەموو لە خزمەت ئەودان و شوێنکەوتەی ئەو بوون و خاوەنی یەک عەقیدە و یەک ڕێباز بوون. بەڵام وردە وردە وە لە سەردەمی سەحابەش ڕەزای خوا گەورەیان لێبێ، دوای وردە وردە تەفرەقە دروست بوو، گروپ دروست بوو، حیزب دروست بوو. ئەوەی کە دەیبینین ئەمڕۆ پێغمبەری خوا عليه الصلاة والسلام پێی فەرموون کە ئێمە لەگەڵ هیچ فرقە و تاقم و گروپێک نەبین، لەگەڵ ئەو دینە بین کە پێغمبەری خوا عليه الصلاة والسلام و سەحابە ڕەزای خوای گەورەیان لێبێ لەسەری بوون. مەچۆ ناو هیچ گروپێکەوە، مەچۆ ناو هیچ تاقمێکەوە غەیری تێگڕای کۆمەڵی مسلمانان نەبێ و غەیری ڕێبازی پێغمبەر نەبێ عليه الصلاة والسلام. ئەی کە تۆ گروپ و تاقمێنە بکەی ئەوە بەڵێ ئەو حەدیسە شمولت دەکا کە پێغمبەر صلی الله علیه و سلم فەرمووی مسلمانان دەبنە 73 72 بۆ جەهەنەمە. بەس 72 مانای ئەوە نییە یعنی لە 73 مسلمان 72 مسلمان بۆ جەهەنەمە، نا، 72 فرقە لەوانەیە هەر فرقەیە کەم بێ، فرقەی وهەیە لەوانەیە 1000 کەس بێ مثلا لە تێگڕای مسلمانان، فرقەی وهەیە لەوانەیە 10,000 کەس بێ، فرقەی وهەیە لەوانەیە 5000 کەس بێ. ئاوە لەوانە مەبە لە فرقەی ناجیە بە. فرقەی ناجی ئەوانن کە لەسەر ڕێبازی پێغمبەر دەڕۆن عليه الصلاة والسلام و تەفرەقە لە دیندا دروست ناکەن، ئەوانەش زۆرینەی مسلمانانن الحەمدولله. السەواد الأعظم. بەڵێ.